زۆر سپاس بۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان و دەستەی سەرۆکایەتی. پیرۆزبایی گەرم لە سەرۆک و دەستەی سەرۆکایەتی و پەرلەمانتاران و فراکسیۆنەکانەکەم و داوای سەرکەوتنتان بۆ دەکەم و دەمەوێ بەڕێزتان ڕابگەینم کە ئێمە دەمانەوێ و چاوەڕێی ئەوە دەکەین باشترین پەیوەندی لە نێوانماندا هەبی لەمە دووە و لە هەموو هەنگاوەکان پێکەوە بین و هەروەها دەمەوێ پێتان ڕابگەینم کە بە نیسبەتی هەموومان پەرلەمان شوێنێکی پیرۆزە و مەرجە. بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان، پەرلەمانتارانی بەڕێز، خۆلی ئەم جارەی پەرلەمان خەڵکی کوردستان هیوایەکی زۆری پێیەتی و چاوەڕوانی گەورەی لێ دەکات. ئومێدەوارین کە پەرلەمان کارا بیت ئەم جارە لە چاودێریکردنی کارەکانی حکوومەت و هەرێم و هەروەها لە پەسەندکردنی یاساکانی کە لە خزمەتی خەڵکی کوردستاندا دەبن. من پێویستم زانی کە بێم بۆ خزمەتتان بۆ ئەوەی بۆ چۆنی خۆمان عەرزتان کەین لەسەر بارودۆخی ئێستایی کە بەسەر ناوچەکە داهاتووە و هەروەها ئاگادارتان کەین لەو هەنگاوانە و لەو بووچوونانەی کە هەیە و ئەنجام دراوە. بە پێویستی دەزانم ئەو پێشنیارە عەرزتان بکەم و پێشکەشتان بکەم پەلە بکرێت لە دانانی کۆمسیۆنی سەربەخۆی هەڵبژاردن بۆ کوردستان. ئەمە هەنگاوی یەکەمە. دووهەم، ئامادەسازی بکرێ بۆ دەستپێکردنی ڕفراندۆم بۆ دیاریکردنی چارەنووس. ئەمە هەڵوێستمان بەهێز دەبی و چەکێکی بەهێزمان لەدەست دەبی، بەڵام ئەمە چۆن دەکرێ و هەنگاوی پێویست ئەمە ئێوەی بەڕێز ئەبی ئەوە دیراسەت بکەن و هەنگاوی بوو بنێن. بەڵام کاتی ئەوە هاتووە ئێمە خۆمان چارەنووسی خۆمان دیاری بکەین و چاوەڕوانی خەڵکی تر نەکەین کە ئەوان بۆ ئێمە دیاری بکەن.